شعری دیکە دەنووسیان هەر ئەو شعرە بوو ناوە شعرەی برامە کاوسمانە ئەو شاعرە دەنووسیتن ئەمەش لە ینی بە هەوەستیوی سەلیقەی شعرمان تێدا بەس تەنمیەمان نەکرد بەڵامبەوە لە جامیعە شۆرەتمان دەستی پێکرد تا لە جامیعەی ئەوەی لە زراعە حەفلەی زراعە دکتۆرە ڕێزان هاوسەری دکتۆر داراجاف لەوێ دایان داواکردن دیسان بیخینەوە کە تەواو کرد دکتۆرە ڕێزان هەنجین سەفی کۆتایی ساڵی بایۆلۆجی بوو هات لەسەر مەسرح زێری لەدەست بوو تعبیری لە خۆشەویستی لە شعرەکەی دەکرد جا سوتفە 40 ساڵ تێپەڕی نامەیەکم وەگرت لە دکتۆر ڕێزان لە لەندەنا دەڵێ کاک حەسان بەبیرت دێ شعرەکەت کە خوێندەوە کاکدارا قسەی لەگە کردم ئیتر بووە هۆی ئەوەی کە بێنەوە هەولێر و ئاش بینەوە و کۆک بینەوە و میێواندارییان بکەم و دۆستایەتی نێکەینەوە واتە یادگارێکی زۆر خۆش لە دوای بەجێهێشتەوە و هۆندراوە کاگەستان گەڕەکی ماجیداوە یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی هەولێر باشە هی بنەماڵەی ئێوەیە ئەوەی گرنگە و جێی سەرنجە بە ناوی سەرکارەکەی باوکت کراوە بەڵام بە ناوی بنەماڵەی ئێوە نەکراوە چۆنە ئەو بابەتە ئەو کاتی خۆی حکوومەت ئەو ینی ئەوەی نەبوو بربەست نەبوو لە بڵاوبوونەوەی ئاردی زراعی بیتە نیشتەجێ بوون ئەو پارچە ئاردەی باب بوو زراعی کە کردیە بۆ نیشتەجێ بوون نزیکەی 450 قتە ئارد بوو 300 مەتر بوو چەکیوا بوو هەر قتەعات نەدەفرۆشرا دوور بوو بۆکو ئێستا نەبوو هەولێر مەجیدیش بام بانجی کرد گوتی مەجید ئەو فرۆشتنی ئەو ئاردانە تەسلیمی تو دەکەم بڕۆ لە ناوەندی ئاردەکەی قەتعاکت دەدەمێ وە خانەکەش ئەمن دروستی دەکەم لەوێ وەچیل با و ژیان ببەوێن دەر و سەر بەسەبر ئەو قەتعانەم نۆ بفرۆشە ئیتر لە ئاخیری مامەجید هەستا بە فرۆشتنی ئەو ئاردانە لەوێش ئاوەدانی کردەوە لە جیاتی بیتە ڕەشاداوە بووە ماجیداوە